کوشتاری سیستماتیک لە تاریکیدا چیرۆکی هەژێنەری شەوی خوێناوی 19 ڕێبەندان. 27 ڕۆژ بەسەر دەستپێکی شەپۆلی نوێی ناڕەزایەتیە جەماوەریەکان دژ بە کۆماری ئیسلامی تێدەپەڕێت، بەڵام هێشتا ڕەهەندە ڕاستەقینەکانی ئەو کارە ساتەی کە تەنها لە شەوی 19 ڕێبەنداندا ڕوویدا بە تەواوی ئاشکرا نەکراوە. لە کاتێکدا کە ئینتەرنێت و ئامرازەکانی پەیوەندی لە سەرانسەری ئێران پچراون، ئەو راپۆرت و بەڵگە باوەڕ پێکراوانەی کە وردە لە ناوخۆی وڵاتەوە بەدەست دەگەن، بەیانگەری وێنایەکی ترسناکەن لە سەرکوتکردنێکی سیستماتیک و کوشتاری بەربڵاوی خۆپیشاندەران. شاید حاڵێک کە توانیوێتی چیرۆکی ئەو دیمەنە دڵتەزێن و ترسناکانەی کە بە چاوی خۆی بینیوێتی بگەێنێتە دەرەوەی ئێران بەم جۆرە وەسفی ڕووداوەکان دەکات. شەوی 19 بەفرامبار بەرقی سەرانسەری پارێزگەی تاران لە یەک کاتدا کوژراوە و دواتر هێزە ئەمنیەکان بە چەکی ئۆتۆماتیک و بە شێوەیەکی ڕاستەوخۆ و هەڕەمەکی تەقیان لە جەماوەری سەر شەقامەکان کرد. ئەو شاید حاڵە دەڵێت بۆ ئەوان هیچ جیاوازیەکی نەبوو لە نێوان ئەو کەسانی کە خۆپیشاندەر بوون یان کەسانی تر و لە ماوەی چەند کاژمێرێکدا بۆنی خوێن و بارود هەموو شوێنێکی داگرت. لەوەش ترسناکتر ئەو هەواڵانن کە باز لە هەڵسوکەوتی هێزە ئەمنیەکان لە نەخۆشخانەکان دەکەن، بە گوێرەی شاید حاڵەکان هێزەکانی ڕژیم ئەو بریندارانەیان کە لەلایەن هاوڕێکانیانەوە گەیاندراون بوونە نەخۆشخانە لەسەر تەختی نەخۆشخانە بە ڕاکێش بروەتە دەرەوە و لەسەر شەقامەکان بە فیشەک کۆتاییان بە ژیانیان هێناوە. ئامارە سەرەتاییەکان کە بەردەوام لە زیادبووندان باز لە کوژرانی 25,000 کەس دەکەن. بۆ باشتر تێگەیشتن لە ئاسی ئەم کارە ساتە ئەتوانین بڵێن خامنەی مرۆڤ کوش لە ماوەی چەند کاژمێرێکدا بەقەدەر نیوەی ئەو قوربانیانەی کە بێنیامین نەتانیاهوی جەنایەتکار لە ماوەی 2 ساڵی شەڕی غەزەدا کوشتی خەڵکی ئێرانی کوشت. سەرەڕای پچڕانی ئینتەرنێت و سنوورداربوونی توندی پەیوەندیەکان بەردەوام بەڵگە و زانیاری نوێ سەبارەت بەم جەنایەت و کوشتارە بە کۆمەڵە ئاشکرا دەبێت. تەلەڤیزیۆنی BBC سەدا نوێنەی لە ڕوخساری ئەو قوربانیانە بڵاو کردوەتەوە کە لە ساردخانەی کەهریزەک لە باشووری تاران هەڵگیراون. ئەو وێنانە ڕوخسانی لانی کەم 326 قوربانی لەوانە 18 ژن نیشانەدەن. هانا نۆیمان نوێنەری ئاڵمان لە پارلەمانی ئوروپا و ئەندامی حیزبی سەوزەکان ئەو دڕندەی و وەحشیگەری ڕژیمی ئێرانی بە کارەساتێکی کەمیوێنە وەسف کرد و وتی زۆرێک لە بنەماڵەکان هێشتا چاوەڕێی ئەو پەیوەندیانن کە هەرگیز ناگیرێن. ئەوان نازانن ئایا ئازیزانیان دەگەڕێنەوە بۆ ماڵەوە لە زیندانەکاندا بێسەر و شوێن بوون یان لە ناو کوژراوە بێناو نیشانەکاندان. 800 سینەماکاری دیار و ناسراو لە وڵاتە جۆرا و جۆرەکان بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەکی هاوبەش کوشتار و ئەشکەنجەی خەڵکی ئێرانیان ئیدانە کرد. لەو بەیانیەدا جەخت لەوە کراوەتەوە کە کۆماری ئیسلامی لە بری گوێگرتن لە جەماوەری ناڕازی بڕیاری داوە بە گولەی شەڕ کوشتاری بە کۆمەڵ گرتن و دەست بەسەرکردنی بەربڵاو ئەشکەنجە بێسەر و شوێنکردنی زۆرە ملێ و بڕینی ئینتەرنێتی سەرانسەری وەڵامیان بداتەوە. ئەو سینەماکارانە لە بەیاننامەکەیاندا ڕایانگەیاندووە کە هیچ دەسەڵاتێکی سیاسی مافی ئەوەی نییە لە پێنا و پاراستنی مانەوەی خۆی یان بێدەنگکردنی ڕاستیەکان جەماوەری خۆی کۆمەڵکوش بکات. کۆمەڵێک لە پزیشکانی پسپۆر و فریاگوزاری و پزیشکی دادوەری بەیاننامەیەکی شیکاریان بڵاو کردووەتەوە و تێیدا بە شێوەیەکی سیستماتیک لێکۆڵینەوەیان لە ڤیدیۆ و وێنانە کردووە کە سەبارەت بە برینداران و گیانبەختکردوان بڵاو کراونەتەوە. ئەو بەیاننامەیە نمونە و شێوازگەلێکی جددی و مەترسیدار لە پێشێلکردنی بنەما بنەڕێتیەکانی پزیشکی دادوەری و بێلایەنی دەرمانی ئاشکرا دەکات. بوونی کەرەستە پزیشکیەکانی وەک ئانژیۆگرام، سۆندەی میس، بۆری هەناسەدان و چاودێری دڵ لەسەر تەرمەکان لە دەرەوەی ناوەندە پزیشکیەکان ئەگەری ئەوە بەهێز دەکات کە بریندارەکان دوای دەستپێکردنی پرۆسەی چارەسەر گیانیان لەدەستداوە یان بەبێ پژڕاستکردنەوەی مەرگیان لە ناوەندە پزیشکیەکان براونەتە دەرەوە. واژۆکارانی بەیاننامەکە جەختیان لەسەر ئەوە کردوەتەوە کە ئەگەر چی بەهۆی نەبوونی ئیمکانی دەستڕاگەیشتن بە تەرم و پەروەندە پزیشکیەکان ئەو راپۆرتەی ئێستا زۆر ورد و تێر و تەسەل نییە، بەڵام لەو ڕووەوە کە کۆی بەڵگە و دۆکۆمنتەکان لەگەڵ شێوازەکانی پێشێلکاری سیستماتیک لە زیانە بەربڵاو و پێشێلکاریە جدیەکانی مافەکانی مرۆڤ یەک دەگرێتەوە دەتوانێت ببێتە بنەمایەک بۆ لێکۆڵینەوە سەربەخۆکانی داهاتوو. پاش تێپەڕبوونی نزیکەی 2 هەفتە لەو کۆمەڵکوژیە هێشتا زۆربەی هەرە زۆری خەڵک لە دەستڕاگەیشتن بە ئینتەرنێت و ئامرازەکانی پەیوەندی بێبەشن. ماوەی چەند هەفتەیەکە ئیمکانی پەیوەندی گرتن لەگەڵ زیندانیانی سیاسی بە تەواوی پچراوە و بنەماڵەکان هەروە چاوەڕوانی هەواڵی ئازیزەکانیانن.
ئەم پچڕاندنی پەیوەندیە بەربڵاوە بەشێکە لە سیاسەتی کۆماری ئیسلامی بۆ شاردنەوەی ئاستی ڕاستەقینەی ئەو جەنایەتانەی کە بەڕێوەی بردووە. بەڵام مێژوو نیشانی داوەکە ڕاستی هەمیشە ڕێگەی خۆی دەدۆزێتەوە و وەک دەڵێن مانگ هەمیشە لە پشتی هەوردا نامێنێتەوە. ڕۆژێکی کە ڕووی ڕاستەقینەی ئەم کارەساتە ئاشکرا بێت، جیهان لە سەدەی 21دا لەگەڵ یەکێک لە گەورەترین جەنایەتەکانی دژ بە مرۆڤایەتی بەرەو ڕوو دەبێتەوە.